يعني ئەو کەسانەی کە لە ماڵەکانی خۆیان ئەبەخشن لەبەر خاتری خوا بە شەو و بە ڕۆژ بە نهێنی و بە ئاشکرا، ئەو بە تەکید ئەجر و پاداشتی ئەوانە زۆر زۆر گەورەیە لە لای خوای پەروەردگار و لە لای پەروەردگاریان و هیچ ترسیان لەسەر نییە لە ڕۆژی قیامەتە کە عالم هەموویە ترسێ ئەمان ترسیان لەسەر نییە. برایەیەکێ لەو شتانەی کە ئینسان ئەپارێزێ لە ترس مەسەلەی خێر و سەدەقەیە. لە ناو قەبرە ئەتپارێزێ، لە ناو قەبرە لە ڕۆژێکا کە هەموو عالەمە ترسێ لە ڕۆژی قیامەتە هەمووی کە زیندووەکرێتەوە ترسێ ئەوە ناترسن ولا هم يحزنون و غەمیش دایان ناگرێ. ئەزانن براینە حتا لە دنیاشە یعنی کاتێک خێرەکەی هەست بە ئیسراحەتێکی عەجیبەکەی، هەست بە ئیسراحەتێکی زۆر عەجیبەکەی. پیاوێکی تر لەو مەجلیسە باسی خێری کرد، وتی یەکەم جار بوو لە ژیانما ڕێم بکەوێتە یەکەم جار لە ژیانما وتی ڕێم کەوتە مزگەوت. گەنج بووم، وتی 17 ساڵ بوون، وتی نوێژمە کرد هاکەزایی، بەس وتی بە قسەی خەڵکی گەرمیان هەفتاکان و هەشتاکان وا خەڵوات یەگەیشت بوو کە جمعە فەرز ناوێت لەسەر ئەگەر نەچی، بەس کە یەک جار چووی تر فەرزە بێ لەسەر. قسەی خۆشە وانە؟ وتی منیش عمرم 17 ساڵانە تا نوێژمە کرد، وتی بەس فەرزم نەکردو لەسەر خۆم. وتی وا ڕێککەوت ڕۆژێکیان وتی کات جمعە بوو، وتی کات جمعە بوو خەتیب سەلامی کرد و ئیتر خەریک و خوتبەی جمعە دەستی پێکاو ئەم بینی خەڵک ئەچێ بۆ مزگەوتی خانەقا بۆ نوێژ. وتی ئیتر منیش دڵخۆم وتمەی باشە من بۆ نەچم خۆرخۆ، وتی هەنگاوێک مناو هەنگاوێک هاتمە بۆتەوە هەنگاوێک منە، وتی لە ئاخیرا عەزمم کرد وتم وەڵای گەلێ بچم. وتی بڕیامدا چوومە ژوورۆ، وتی سوبحان الله مامۆسا باس زەکاتێک کرد. وتی منیش گەنج بوو ئیش باشم کردبوو مدەتێک و ئەوانە، وتی مامۆسا باس زەکاتێک کرد، وتی ڕەمەزانیش بوو، باس زەکاتێک کرد و خێری زەکات و لە چەند زەکات دەکەوێ و لە چەند ناکەوێ. وتی وا ڕوونی کردو مامۆسا کە لە 1500 ئەو کاتە زەکات دەکەوێ، وتی منیش 3000 کۆ کردبووە، 3000ش زۆرە. وتی زانی تر زەکات هاتە سەرم، زەکات فەرز بوو لەسەرم، وتی ڕۆشتمەوە بە ماڵ حەسابم کرد بە پێی قسەی مامۆسا، وتی حەسابم کرد ئەمانە سەیرم کرد 75 دینارم کەوتووە. وتی خوایە 75 دینار ئەو کاتە من خۆم کرێکاریمە کرد، لەو کاتە یعنی کرێکاریمە کردووە، یعنی لەو کاتەی ئەو باسیەکە ڕۆژانەوە 5 دینار کرێکاری 5 دینار یا 75 دینار بیری لێ بکەرەوە کرێکاری چەند ڕۆژە 15 یعنی زۆرە بۆ گەنجێکیش ئاوا لە تەمەنی ئەم گەنجە جوانانە. وتی تر بیرم لێ کردو خوایە بیدەم نەیدەم، وتی ئەتر لەو خەلەقەیا بووم، وتی لە ئاخیرا وتم با بیدەم یەکەم جارە خۆی تر زان چەندێ خۆشەوەمانە. وتی کەدام وەڵڵاهی جا باسێ کرد، ئەی وت هەستم بە لەزیەتێکە کرد وام ئەزانی ئەم دنیا هەر هەمووی منە، یعنی کەئەنەهو 75,000م بۆ هاتووە نەک 75 دینارم بەخشیوە. یعنی وتی ئەمەلە لەزەتەکە خۆ لەزەتێکی ڕۆحی عەجیبیەیە مەسەلەی زەکاتدان. ئەو کەسانەی زەکات ئەدەن، ئەو کەسانەی خێرەکەن ئەزانن چەند خۆشە، ناتوانن دەسیری هەڵگرن، بەس ئەوەی کە خێری نەکردووە لای قورسە. جا خوای تەعالا فەرمێ ئەوانەی کە ماڵەکانیان ئەبەخشن بە شەو و بە ڕۆژ بە نهێنی و بە ئاشکرا ئەجر و پاداشتێکی زۆر گەورەیانەیە لەلایەن پەروەردگارەوە و ترسیان لەسەر نییە و هیچ بێتاقەت نابن و غەمبار نابن بەڕاستی. داواکارم خوای پەروەردگار بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی ڕەحمەت پێ بکە و هیدایەتمان بدە.